سڵاوتان لەبێ خۆشەویستانی کەناڵی کورسان نیوز لە هەر شوێنێک من هاوکە قادر هاتووم بۆ دیدارێک لەگەڵ بەڕێز باڵیۆزی کۆماری ئیسلامی ئێران لە عێراق. هەڵبەت عێراق و ئێران سنوورێکی دوور و درێژی 1500 کیلۆمەتری پێکەوە کۆیان دەکاتەوە. ڕۆژگارێک ئەم سنوورە جەنگێکی خوێناوی تێدا بەرپا بوو. ڕۆژگارێکی هاتوۆتە پێشەوە ئاشتی و پێکەوەی و هەماهەنگێکی باڵا هەیە. لەبارەی ئەم هەماهەنگیە یاخود لەبارەی ئەم ڕەوشەی کە ئێستا هەیە لە ئارادا ئێمە گفتوگۆیەک دەکەین لەگەڵ بەڕێز ئیرەج مەجدی باڵیۆزی کۆماری ئیسلامی ئێران لە عێراق. هاتوینەتە باڵێزخانەی ئێران لە بەغداد و پرسیارەکانمان لەگەڵ بەڕێز باڵیۆزی ئێران دەست پێ دەکەین. من لە پێشەکە ئاماژەم بۆدا کە هەڵبەت سنوورێکی دوور و درێژ ئێران و عێراق پێکەوە کۆ دەکاتەوانێ. کۆماری ئیسلامی ئێران تێڕوانینی چییە بۆ عێراق لە ئێستادا؟ بسم الله الرحمن الرحیم. بە ناوی خوای گەورە و میهرەبان. پێش هەموو شتێک سڵاو لە بەڕێست و هەموو بینەرانی ئازیز. داواکارم لە خوای گەورە نوێژ و ڕۆژووی هەموو موسڵمانان لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا قبوڵ بکات و خەڵکی کوردستانیش ساغ و سەلامەت و سەرکەوتوو بن. پەیوەندەکانمان لەگەڵ هەرێمی کوردستان زۆر بەهێز و بەرفراوانن. پێشم وایە عێراق و ئێران دوو وڵاتن لە ڕووی مێژووی و جوگرافی و جیۆسیاسیەوە پەیوەستی یەکترن و بەردەوام پێویستیان بە یەکترە. هەروەک خۆتان ئاماژەتان پێدا هەردوو وڵاتەکەمان دراوسەی یەکترن و سنوورێکی فراوان و هاوبەش لە نێوانیاندا هەیە. بۆیە پێویستە لە هەموو بوارەکاندا هاریکاری یەکتری بکەین لە بواری ئابووری و کلتوری و کۆمەڵایەتی و سیاسی و ئەمنیدا. لەبەر ئەوە عێراق لە ناوچەکەدا وەک دراوسەی ئێران پێگەیەکی ئێجگار گرنگی هەیە. عێراق ئەتوانێت لەسەر ئاستی هەرێمی و ئیسلامی و نێودەوڵەتی ڕۆڵێکی گرنگ بگێڕێت. لەبەر ئەوە کۆماری ئیسلامی ئێران وەک دراوسەیەکی ئێجگار گرنگ لە عێراق دەڕوانێت. زۆر باشە. عێراق و ئێران ڕۆژگارێک جەنگێکی خوێنایی لە بینیانە لە نێوانیاندا هەبوو، بەڵام لە دوای ڕوخانی ڕژێمی بەعەس دۆستایەتی شوێنی ئەم جەنگەی گرتەوانێ. کۆماری ئیسلامی ئێران لەگەڵ حکوومەتەکانی عێراقا دۆستە یاخود لەگەڵ خەڵکی عێراق؟ بەداخەوە ماوەی ئەو جەنگە خراپترین ماوە بوو لە نێوانماندا. خەتابار و بەرپرسی ئەو جەنگە درێژ و خوێناویەش ڕژێمی بەعسی سەدام بوو. ئەم ڕۆژ دوای تێپەڕبوونی چەندین ساڵ نە ڕژێمی بەعز ماوە و نە سەدام حوسێنیش، بەڵام ئێران و عێراق ماون و هەر دەمێنن. بێگومان ئێمە ئەمڕۆ پێویستمان بە هاریکاری و تێڕوانینێکی نوێ و استراتیژێکی هاوبەشە. سەردەمی جەنگ و خوێنڕشتن بەسەر چووە و لە مێژوودا سەدام بە هۆکاری ئەو شەڕە ناوی تۆمار کراوە. پێویستە ئێران و عێراق وەکو دوو وڵاتی گرنگی ناوچەکە ئاشتی و دۆستایەتی و برایەتی و پەیوەندی دراوسێتی و هاریکاری لە هەموو بوارەکاندا لە نێو خۆیاندا بەرقەرار بکەن. ئێران بۆ ئەو شتە ئامادەیە و پێشوازی لێ دەکات. سوپاس بۆ خوا لە ئێستادا کە ئێمە لەم هۆڵەدا قسە دەکەین ساڵانێکی زۆر بەسەر ئەو شەڕەدا تێپەڕیوە. پەیوەندیەکی باش لە نێوانماندا هەیە و پشت بەخوا لە داهاتوودا باشتیش دەبێت. زۆر باشە. بەڵام لە خۆپیشاندانەکانی تشرینی 2019
ئێمە پەیامی جیاوازمان بیست بۆ کۆماری ئیسلامی ئێران بینیمە خۆپیشاندەران داوا دەکەن کە دەستوەردانی کۆماری ئیسلامی لە عێراقا زۆرە بەشێک لە خەڵکی عێراق هەمان بۆ چوونی هەیە ئایا ئەمە ڕاست و دروستە ئێران دەستوەردانەکە لە کاروباری عێراقا؟ من ناوی نانێم دەستێوەردان ڕەنگە وشەیەکی دروست نەبێت بەڵکو ڕاستتر وایە ناوی بنین هاریکاری و پشتیوانی کۆماری ئیسلامی هەمیشە پشتیوان و دۆستێکی ڕاستگۆ و سەرڕاستی حکوومەت و گەلی عێراق و هەرێمی کوردستانە هم دولت اقلیم کردستان و هم مردم ئێمە جیاوازی لە نێوان حکوومەت و گەل ناکەین هەردووچیان لای ئێمە بەڕێزن حکوومەت و گەلی عێراق و حکوومەت و گەلی هەرێمی کوردستان لای ئێمە یەکشتن لەبەر ئەوە کۆماری ئیسلامی ئێران ڕێزی بۆ گەلی عێراق هەیەوە گەلێکی دراوسێ و موسڵمان و دۆست و برای ڕاستەقینەی خۆی هەروەها ڕێزیش لە حکوومەتی عێراقی دەگرێت وەکو بەرپرس و بەڕێوەبەری ئەو وڵاتە بۆیە کۆماری ئیسلامی ئێران ڕێزی تەواوی بۆ حکوومەت و گەلی عێراق هەیە بە دڵنیاییشەوە دەبێت هاریکاری و کاری هاوبەش لە خشتەی کارەکانماندا هەبێت بۆ بەدیهێنانی بەرژەوەندی هاوبەشی کۆماری ئیسلامی ئێران و کۆماری عێراق لەو باوەڕەشدام کۆماری ئیسلامی ئێران هەلێکی زۆر گەورە بێت بۆ عێراق و پێویستی شەهەر دوولامان سوود لەو توانایە وەربگرین بۆ بەرژەوەندی هەردوو وڵات باشە ئەی ئەو بیرۆکە و بۆ چوونەی خەڵک لەکوێوە هاتووە کە ئاوا ڕەخنە لە کۆماری ئیسلامیەگرە ببینید هەر وڵاتە و تێڕوانین و هەڵوێستی خۆی هەیە ئەوەش شتێکی ئاساییە هەر وڵاتێکی استراتیژی خۆی هەیە هەر تەنیا ئێران نییە کە ئەوا بێت هیچ وڵاتێک نییە کە هەڵوێست و تێڕوانین و استراتیژی خۆی نەبێت لەبەر ئەوە کۆماری ئیسلامی ئێران تێڕوانین و هەڵوێستی خۆی بۆ ناوچەکە هەیە ئەو هەڵوێستانەش شاراوە نین بەڵکو بە شێوەیەکی ڕەسمی و بەڕوونی ڕای دەگەیەنێت بۆ خەڵکیشی دەخاتە ڕوو چ ئەو هەڵوێستانە سەبارەت بە پرسە سیاسەکانی ناوچەکە بن یان سەبارەت بە هاریکاری بن یان پرسە ئەمنیەکان بن شتێکی سروشتیە ئەو هەڵوێستانە بە دڵی هەندێک کەس یان وڵات یا حکومەت نەبن هەمیشە کاتێک دەوڵەتێک هەڵوێستی خۆی ڕادەگەێنێت ئەوە هەندێک لایانیش دەبن کە دژ بن یا لایەنگری ئەو هەڵوێستانە بن بۆ نمونە کاتێک عێراق گزارش لە ڕاو هەڵوێستەکانی دەکات ئەوە ڕەنگە وڵاتێک هەبێت لەگەڵ ئەو ڕاو هەڵوێستانە بێت ڕەنگە وڵاتێکی تریش ڕەتی بکاتەوە هەمان شتیش سەبارەت بە کۆماری ئیسلامی ئێران چەندین دەوڵەت یا حکومەت یان کەسایەتی سەربەخۆ یان دامەزراوەی میدیایی کە بیرروبۆچوون و هەڵوێستیان پێچەوانەی هەڵوێستەکانی کۆماری ئیسلامی ئێرانن ئەوە شتێکی زۆر ئاساییە بۆیە ناکرێت ئەوە بە دەستێوەردان ناوبنێن بەڵکو کۆماری ئیسلامی ئێران هەڵوێستەکانی خۆی ڕادەگەێنێت بۆ نمونە ئێمە هەڵوێستی خۆمان بە ڕاشکای سەبار بە پرسی فەڵەستین ڕادەگەێنین بەبێ ئەوەی بیشارینەوە هەمان شتیش سەبارەت بە یەمەن و عێراق و هەروەها هاریکاری هەرێمی و سەرجەم پەیماننامەکان بۆیە ڕاگەاندنی هەڵوێستەکان نە فەرمانێکە بۆ خەڵک نە بە سەر کەسیشدا دەتوانرێت بسەپێنرێت کۆماری ئیسلامی هەڵوێست و ئامانج و نیازەکانی خۆی ڕادەگەێنێت و بەرگریان لێ دەکات بۆیە ناکرێت ئەم کارە
بە دەستێوەردان ناو بنین. بۆ نمونە ئێمە بیر و بۆچوون و هەڵوێستی خۆمان بەرامبەر کۆماری عێراق هەیە و ئەو هەڵوێستانەش دەگەێنینە دەسەڵاتدارانی عێراق بە شێوەیەکی دۆستانە و بە ڕسمیش ڕای دەگەێنین. دەسەڵاتدارانی عێراقیش ئەتوان قبوڵی بکەن یان ڕەتی بکەنەوە. لەبەر ئەوە کۆماری ئیسلامی ئێران هەرگیز دەست لە کاروباری عێراق وەرنادا، بەڵکو سەرەتا هەڵوێستەکانی خۆی ڕاگەیاند و پاشان پشتیوانی لە کۆماری عێراق دەکات و یارمەتیشی دەدات. بۆ نمونە لە شەڕی داعشدا کاتێک داعش هات و کێشەیەکی گەورەی نایەوە و نائارامی لە ناو عێراق دروست کرد و ناوچەیەکی فراوانیشی داگیر کرد، ئێران لەو شەڕەدا پشتیوانی لە عێراق کرد بۆ تێکشکاندنی. ئایا دەبێت ئەوە ناو بنین چی؟ ئایا ئەوە دەستێوەردانە یان یارمەتیدان؟ واتە بۆچی دەبێت هەر وشەی دەستێوەردان بەکاربهێنین؟ باشە بۆچی هەندێ وشەی ئەرێنی وەکو هاوکاری، هاریکاری، یارمەتی بەکار نەهێنین؟ کۆماری ئیسلامی ئێران لە بابەتی ئاسایشدا یارمەتی عێراقی زۆر داوە. ڕەنگە کەسێک ئەو یارمەتیدانە بە دەستێوەردان لە قەڵەمدات. بە شێوەیەکی گشتیش نامەوێت تەرکیز بخەمە سەر بەکارهێنانی وشانە، بەڵکو دەمەوێت ڕاستیەکان شی بکەمەوە. هەمان شتیش سەبارەت بە بابەتە سیاسەکان. کۆماری ئیسلامی ئێران لە پرسە سیاسەکان یارمەتی کۆماری عێراق دەدات و هاریکاری دەکات و ڕاوێژی پێشکەش دەکات و لەو بارەیەوە گفتوگۆی لەگەڵ دەکات و بیر و بۆچوون و هەڵوێستەکانی خۆی دەگەێنێتە سەرکردە سیاسەکانی، کەواتە دەکرێت ئەو بە دەستێوەردان ناوبنین. ئەگەر ئەوە دەستێوەردان بێت، ئەوە هەمووان دەستێوەردان دەکەن. کاتێک بەرپرسانی هەموو وڵاتانی وەک ئەمریکا و ئەوروپا لەگەڵ دەسەڵاتدارانی عێراقدا دەنیشن و گفتوگۆ و دانوستانیان لەگەڵ دەکەن، جگەل لە دەربڕینی بیر و بۆچوون و هەڵوێستیان هیچ شتێکی تریان پێ دەڵێن؟ گومانی تێدا نییە کە ئەوان هەر ئەوە دەکەن. بەڵام ئایا کەس ئەتوانێت قسەی خۆی بەسەر عێراقدا بسەپێنێت؟ من لێتان دەپرسم، ئایا کۆماری ئیسلامی ئێران قسەی خۆی بەسەر کەسدا سەپاندووە؟ ئایا ئیرادەی خۆی بەسەر کەسدا سەپاندووە؟ کەواتە کارێک بە دەستێوەردان ناوبنێن ئەگەر زۆر لێکردن و سەپاندی تێدا بێت. ئەوەی کە کۆماری ئیسلامی ئێران دەیکات بریتیە لە ڕاگەیاندنی هەڵوێستەکانی خۆی سەبارەت بە پرسێکی سیاسی یان ئابووری یان کلتوری یان ئەمنی یان هەر پرسێکی تر. لەبەر ئەوە کۆماری ئیسلامی ئێران دەست لە کاروباری عێراقی و هیچ وڵاتێکی تر وەرنادات. هیچ نیازیشی نییە کاری وا بکات، بەڵکو ئێران هاریکاری و پشتیوانی دەوێت و هەڵوێستەکانی خۆشی ڕادەگەیەنێت. بۆ نمونە ئێستا من بیر و بۆچوون و هەڵوێستی خۆم بە تۆ دەڵێم، واتە من هەڵوێست و بیر و بۆچوونی کۆماری ئیسلامی ئێرانت پێ ڕادەگەێنم. بەڕێزیشت ئەتوانیت ئەو ڕاو هەڵوێستانە قبول بکەیت یاخود ڕەتیان بکەیتەوە. هەرگیز ناتوانم بە بەڕێزت بڵێم دەبێت ڕای من قبول بکەیت. ئەگەر وا بڵێم ئەوە دەبێتە سەپاندن و دەستێوەردان، بەڵام من بە بەڕێزت دەڵێم ئەمانە ڕاو هەڵوێستی کۆماری ئیسلامی ئێرانن، تاوتوێ بکەن و بیری لێ بکەنەوە. ئەگەر دروست بوون قبوڵی بکەن. شتێکی سروشتیە کە کاتێک مرۆڤ ڕایەکی بەلاوە دروست بێت قبوڵی بکات. بەڵام ئەگەر بەڕێزت ڕاو هەڵوێستەکانی ئێمەت پێ قبول نەکرا، ئەوە ڕەتیان دەکەیتەوە. هیچ عێراقیەک نابینیت بڵێت کۆماری ئیسلامی ئێران ڕاو هەڵوێستی خۆی بەسەرمادا سەپاندووە، دەستی لە کاروبارم داوە. لە حکومەتی عێراق یان حکومەتی هەرێمی کوردستان بپرسن. من لە بەڕێزت دەپرسم، لە چه پرسێکدا ئێران دەستی لە کاروباری هەرێمی کوردستان داوە؟ چ دەستێوەردانێکمان کردووە؟ بە پێچەوانەوە هەمیشە کۆماری ئیسلامی ئێران هاریکاری حکومەتی هەرێمی کوردستان و خەڵکە ئازیزەکەی کردووە. هەمیشە مورد حمایت، پشتیبانی و همکاری ایران بودند. اینکه در
ئەوەشی ئێستا لە عێراق دەگوزارێت هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ بڕیارەکانی دەوڵەتی عێراق خۆی. ئێمە لەلایەن خۆمانەوە دەستی دۆستایەتی، برایەتی، هاریکاری، پشتیوانی، یارمەتیمان بۆ هەمووان درێژ کردووە بۆ پاراستنی بەرژەوەندی هەردوو وڵات. بۆیە من ئەوە بە یارمەتی و هاریکاری ناودەنێمنەک دەستێوەدان. زۆر باشە. لە دوای هەڵبژاردننی دەی تشرینی 2021 پەرلەمانی عێراق ڕەوشێکی سیاسی نوێ هاتوۆتە پێشەوە لە وڵاتەکەیە. کۆماری ئیسلامی ئێران چۆن لەو ڕەوشەی عێراق ئەبینێت؟ ئەوە ئەمڕۆ ئێمە لە سەرەتاکانی مانگی چوارای تاکو ئێستا هیچ دەنگێک بۆ گەیشتن بە ڕێکەوتن بۆ پێگەێنانی تەنانەت حکوومەتی عێراق ڕێکەوتن سەر و کۆماریش نییە. کۆماری ئیسلامی چۆن لەمە ڕوانێت؟ گومانی تێدا نییە کە ئێمە لە هەڵبژاردنەکان و ئەو بڕیارانەدا کە دەسەڵاتدارانی ڕەسمی دەیدەن ڕێزی تەواومان بۆ دەنجی گەل هەیە. هەر حکوومەت و پەرلەمانێک لەو هەڵبژاردنانەوە دروست ببن ئەوە جێگەی پێشوازی و پشتیوانی کۆماری ئیسلامی ئێران دەبن. پشتیبانی جمهوری اسلامی خواهد بود بدون شک. بنابراین ما امیدوار هستیم ان شاء الله هیواداریشین دوای پێکهێنانی ئەنجومەنی نوێنەرانی حکوومەتی داهاتوو بە باشترین شێوە و بە زووترین کات پێک بهێندێت. گومان لەوەدا نییە کە کۆماری ئیسلامی ئێران پشتیوانی لە ڕێڕەوی یاسایی پێکهێنانی حکوومەتی عێراق دەکات لەسەر بنەمای هەڵبژاردنەکان و دەنگەکانی گەل. پشتیبانی خواهد کرد. باشە، ئێمە باڵەوشەی دەزوەردان و تەداخلەکە دوور بکەوینەوانێ. ئێوە دراوسەی عێراقن. هیچ ڕاوێژێکتان هەیە بۆ ئەوەی عێراق لەم چەق بە سوێ سیاسی ڕزگاری بێت، دەربازی ببێت، دەرگایەک بکرێتەوە ڕاوێژێک پێشنیارێک هیچتان هەیە ئێوە کۆماری ئیسلامی ئێران؟ پێکهێنانی حکوومەتی نوێ و شێوەکەی بەندە بە بڕیاری سەرکردەکانی ڕەوتە سیاسیەکانی عێراق و پەرلەمانتارانی عێراق و گروپ و کۆمەڵە جیاوازەکانی عێراق. حکوومەتی داهاتووی عێراقیش کە بە شێوەیەکی یاسایی پێک بهێندێت شێوەکەی هەر چۆنێک بێت کۆماری ئیسلامی ئێران پشتیوانی لێ دەکات. لەسەر بنەمایەکی یاسایی بێ کۆماری ئیسلامی ئێران پشتیوانی لێ دەکات. بەڵام ئەزموونەکانی پێشووی عێراق چیمان پێ دەڵێن؟ ئەوە شتێکی سەرنجڕاکێشە. ئەزموونەکانی پێشوو لە ساڵی 2023 تاکو ئێستا پێمان دەڵێن کە سازان بە شێوەیەکی باشتر و خێراتر ئەنجام دەدات بەدەستەوە. چونکە سازان بربەستەکان لا دەبات و کەشێکی گشتی هاوبەشیکردن لە بنیادی حکومڕانی دروست دەکات و هاریکاری لێ دەکەوێتەوە. بۆچی؟ چونکە هەمووان هەز دەکەن کە پشکەکە لەناو حکومەتدا مچۆگەر و بەردەستە. بۆیە پێم وایە لەم بارودۆخە سیاسی و کۆمەڵایەتیەدا ئاراستەی سازان گونجاوترە. ڕوویکردیەکە بەرای شرایط سیاسی عێراق بە شێوەیەکی گشتی شێوەی حکومەتی داهاتوو بەندە بە بڕیاری بەرپرسان و سەرکردە سیاسیەکانی عێراق خۆیان. بەڵام پێم وایە بێسازان گونجاوترە. هەروەکو لە سەرەتای گفتوگۆکە ئاماژەم پێدا ئەوەی من دەیڵێم تەنیا پێشنیارە. لەوانەیە کەسێکی تر ئەوە بە دەستێوەردان لە قەڵەم بدات، بەڵام ئەوە دەستێوەردان نییە، بەڵکو من تەنیا ڕای خۆم دەردەبڕم. بەڕای من سازان ئەنجامی باشتری لێ دەکەوێتەوە. ئەوە ڕای منە، وەک شیکەرەوەیەک و پسپۆرێک کە شارەزای بارودۆخی عێراقم. بەڵام بە شێوەیەکی گشتی دۆستە عێراقیەکانمان بە هەر شێوەیەک لەسەر پێکهێنانی حکوومەتی داهات و ڕێبکەون
ئەوە کۆماری ئیسلامی ئێران ڕێزی لێ دەگرێت. بەڵام هەندێک لایەنی سیاسی ناو پرۆسی سیاسی عێراق و پەرلەمانیش ئەڵێن حکوومەتی زۆرینە باشترە لە تەوافق لە دوای ڕوخانی بەعز ئەم تەوافقی کە بەڕێزیشت ئاماژت پێدا کاری لەسەر کرا و گەشتنەتە ئێستا بەڵام ئەوانەڵێن نە زۆرینەی نیشتیمانی باشترە بۆ عێراق. تۆ لەباری زۆرینەی نیشتیمانی چی هەڵدەیت؟ ببینید این هم یک دیدگاهه. ئەو بۆ چوونەش جێگەی ڕێزگرتنە. سازانیش ڕای منە. پێم وا بێت حکوومەتی زۆرینە سەرکەوتوو نابێت. تەنیا لە وڵاتانە نەبێت کە ساڵانێکی زۆر دیموکراتی تێیدا بەرقەرارە و فۆرمێکی دامەزراوەی بەخۆ گرتووە. من ناڵێم دیموکراسی لە عێراق نییە. بەڵام پێم وایە پێکهێنانی حکوومەتی زۆرینە لە بەرامبەر کەمینەیەکی ئۆپۆزیسیۆندا شتێکە هێشتا کاتی نەهاتووە و پێویستی بە ماوەیەکی زیاترە. ڕەنگە لە ڕووی کەشی سیاسیەوە هێشتا عێراق ئامادە نەبێت. لەبەر ئەوە پێشنیار و ڕای من وایە کە سازان گونجاوترە و ئەنجامەکەشی باشتر دەبن. ئەمڕۆ هەمووان دەیانێ بەشداری لە حکوومەتدا بکەن. بۆیە پێکهێنانی حکوومەتی زۆرینە لە بەرامبەر کەمینێکی ئۆپۆزیسیۆندا ڕەوشەکە قورستر دەکات. ڕەنگە ئەو کەش و هەوا سیاسیە هۆکاری پێشنەکەوتن بێت لە دۆسی سیاسی و پێکهێنانی حکوومەت. بۆیە پێم وابێ حکوومەتی تەوافقی بژاردەیەکی باشتر دەبێت بەرامبەر بە حکوومەتی زۆرینە. ئەوەش تەنیا پێشنیارێکی منە و بەسەر کەسدا نایسەپێنم و کەس ناچار ناکەم قبوڵی بکات. عێراقیەکان خۆیان خاوەن بڕیارن. ئەتوانن ئەو بۆچونە تاوتێ بکەن و بە گوێرەی بەرژەوەندەکانی وڵاتەکەیان بڕیار بدەن. ئەگەر بگەنە ئەنجامێکیش کە بێتە هۆی پێکهێنانی حکوومەت بە شێوەیەکی یاسایی، ئەوە حکوومەتی ئیسلامی ئێران پشتیوانی لێ دەکات. بەڕێز باڵیۆز گەشتنەتە خاڵێک کە پەیوەندی بە ئاوە هەیە. بەرپرسانی عێراق و هەرێمی کوردستانی ژێکێک لەو ڕەخنانی کە لە کۆماری ئیسلامی دەگرن دەڵێن ئێمە لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە بە ئاو دژایەتیەکەین یاخود لە مانگە گەرمەکانی هاویندا بە تایبەتی ئاومان لێ دەگرنەوانێ. بۆ نەتانتوانێت تاکو ئێستا ئەم کێشەیە چارەسەر بکەن عێراقیەکانیش بێ ئاو نەبن بە هەرێمی کوردستانیشەوە. هەمومان دەزانین کە ئێستا ئاو بۆتە قەیرانێکی هەرێمی و نێودەوڵەتی. جیهان لەم ساڵانەی دواییدا ڕوبەڕی وشکە ساڵی و کەم ئاوی بۆتەوە. لەبەر ئەوە پرسی ئاو بۆتە پرسێکی زۆر گرنگ لەسەر ئاستی جیهان و ناوچەکە. لەبەر ئەوە شتێکی ئاساییە کاریگەری لەسەر ناوچەکە هەبێت. هەردوو وڵاتی عێراق و ئێران و هەموو وڵاتانی تری ناوچەکە تووشی کێشەی وشکە ساڵی و کەم ئاوی بوون. بۆیە ئێران هەرگیز ئاوی لە عێراق یا هەرێمی کوردستان نەگرتووەتەوە. هۆکارەکە دەگەڕێتەوە بۆ دابەزینی ئاستی ئاو. ئەوەش شتێکە لە دەستی کۆماری ئیسلامی ئێراندا نییە، بەڵکو حاڵەتێک کە خۆی بەسەر تەواوی ناوچەکەدا سەپاندووە. با نمونەیەکتان بۆ بهێنمەوە. ڕووباری زایندەڕوود لە ناوەڕاستی کۆماری ئیسلامی ئێران لە ئەسفەهان کە هەموو هاوڕێیانی کورد و برایانمان لە عێراق ئەوانەی کە سەردانی ئەسفەهانیان کردووە پێی ئاشنان. یەکێکە لە گەورەترین ڕووبارەکانی ئێران
بەڵام ئێستا بچن تەماشای بکەن. این رودخانه خشک شد. ڕووبارەکە وشکی کردووە. ئەو ڕووبارە لەسەر سنووری عێراقیش نییە، کەواتە هۆکەی چییە کە وشک بووە؟ چرا اتفاق افتاده؟ هۆکەی دەگەڕێتەوە بۆ کەم ئاوی. ڕووبارەکانی نێوان ئێران و عێراق ئاویان پێدا دەڕوات. ڕێژەی باران چەندە زیاتر بێت، ئاستی ئاوی ڕووبارەکەش هێندە زیاتر دەبێت. بەڵام ئەگەر ڕێژەی بارانبارین کەم بێت و خوشکە ساڵی ڕوو بدات، هەروەک چۆن لەم ساڵانەی دوایدا ڕوویدا، ئەوە ئاستی ئاوی ڕووبارەکانی ژێندە کەمتر دەبن. لەبەر ئەوە کۆماری ئیسلامی ئێران کەمتەرخەم نەبووە و هەرگیز بەشە ئاوی یاسایی و ئەخلاقی و ناوچەیی و شەرعی عێراقی لەو ڕووبارانە نەبڕیوە. کۆماری ئیسلامی ئێران بابەتی هاریکاری لە بواری ئاودا بە هەند وەرگرتووە. دابەزینی ئاستی ئاویش شتێکی سروشتیە و بەهۆی گۆڕانی ئاوهەواوە ڕوویداوە و شتەکە ویستێکی سیاسی و حکومی لە پشتەوە نەبووە. بۆیە داوا لە بەرپرسە بەڕێزەکانی کۆماری عێراق و هەرێمی کوردستان دەکەم دانوستانی جددی لەگەڵ دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی ئێران بکەن و لەبارەی ڕەوشی ئاوەوە لە کەشێکی دۆستانەدا گفتوگۆیان لەگەڵا بکەن بۆ ئەوەی بزانن چۆن ئەتوانن ئەو بڕە ئاوە کە هەیە بە شێوەیەکی باشتر بەڕێوە بن و بڕێکی زیاتر لە ئاویان دەست بکەوێت. ئەوەش لە ڕێگەی پلاندانان و هاوکاریکردنی یەکترەوە. من پێتان دەڵێم کە کۆماری ئیسلامی ئێران ئامادەیە بۆ پێشکەشکردنی هاوکاری پێویست لەو بوارەدا و هەرگیز ئاو لە عێراق ناگرێتەوە. عێراق مزایقە نەخواهیم کرد. و پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێرانیش تاوتێ بکەین. وەکو بەڕێزت ئاماژت پێدا پەیوەندیەکی مێژووی دۆستانەشەیە. بەڵام بۆردومانەکانی سەر هەولێر لە ماوەی ڕابردووە پرسیارێکی گەورەی لەسەر ئەم دۆستایەتیە و ئەم پەیوەندی مێژوویە دروست کردووە. لە دۆستایەتی و لە پەیوەندیەکی مێژوویدا بواری موشک بارانکردنیش هەیە، شوێنێ بێتەوە موشک بارانکردن؟ هەرێمی کوردستان بە باشترین دۆست و براو دراوسەی خۆمان دادەنین. جگەل لە پەیوەندی دراوسێتی، پەیوەندی مێژووی و زۆر خاڵی هاوبەش لە نێوانماندا بوونی هەیە. هەمنژاد هەستین. ئێمە و کورد لە یەک ناوچە لە یەک نەتەوەین. خۆتان دەزانن لە ساڵی 1991ەوە لە دوای ڕاپەڕین و سەردەمی بەرهەڵسکارانی سەدام حسێندا هاریکارێکی گەورە لە نێوان ئێمە و هەرێمی کوردستان دەست پێ کرد. ئەو هاوکاریە تا ئێستاش بەردەوامە. پاشان ئێمە سنوورێکی فراوانمان لەگەڵ هەرێمی کوردستان هەیە. ئەو سنوورەش شوێنی بازرگانی و هاریکاری و هاتوچۆی بەردەوام بووە. بۆ نمونە پێش هاتنی جەژنی نەورۆز بە هەزاران کەس لە نێوان ئێران و هەرێمی کوردستاندا سەردانی یەکتری دەکەن. لە نێوان ئێمە و هەرێمی کوردستاندا هاریکاری ئابووری و بازرگانی گەورە هەیە. بۆیە تاکو ئێستاش تێڕوانینێکی دۆستانەمان بەرامبەر هەرێم هەیە. هەرێمی کوردستان لە ناو عێراق یەکگرتوودا باشترین دۆست و برای ئێمەن. عێراقیش دۆست و برای ئێمەیە. بێگومان ئەوەش بە گوێرەی چوارچێوەی یاسایی هەرێم کە لەلایەن حکوومەتی مەرکەزیەوە لە بەغدا دیاری کراوە و ئێمەش نامانێت بە هیچ شێوەیەک ئەوە پێشەل بکەین. ڕێزگرتن لە یەکپارچەی عێراق بۆ ئێمە زۆر گرنگە.
هەروەها ڕێزگرتنیش لە هەرێم و ماف و دەسەڵاتەکانی بۆ ئێمە گرنگە. سەدان کیلۆمەتر لە سنووری هاوبەش لە نێوان ئێمە و هەرێمی کوردستان هەیە. بەڵام سەبارەت بە وەشاندنی گورزە موشەکیەکان من یەک دێر دەڵێم. ڕاستیەک هەیە کە دەبێت بەرپرسانی هەرێمی کوردستان بیزان و ڕەوشی ئەمنی کۆماری ئیسلامی ئێران بە هەندوەربگرن و نیگەرانیەکانی بەڕاستی وەربگرن. خوا نەخواستە نابێت هەرێم ببێتە بنکەیەک بۆ نانەوەی ئاژاوە و لەخکردنی ئاسایشی ناوخۆی ئێران. ئێمە بە شێوەیەکی دۆستانە و برایانە نیگەرانیەکانی خۆمان دەگەیەنینە دەسەڵاتدارانی هەرێم. بۆیە داوا لە بەرپرسانی هەرێم دەکەم نیگەرانیە ئەمنیەکانی ئێران بەڕاستی وەربگرن. بە هیچ شێوەیە کۆماری ئیسلامی ئێران لە ڕێگەی تۆپخانە و تانک و موشکەوە هەڕەشە بۆ سەر هەرێمی کوردستان دروست ناکات. ئێمە هەرگیز زمانی موشکمان بەکار نەهێنا. ئەگەر تەماشای ساڵانی ڕابردووش بکەن ڕاستی قسەکانی منتان بۆ دەردەکەوێت. ئێمە بە بەرپرسە بەڕێزەکانی هەرێممان وتووە کە نابێ گروپە کوردیە دژەکانی شۆڕشی ئیسلامی خاچی هەرێم وەک بنکەیەک بەکار بهێنن بۆ پەلاماردانی ئاسایشی کۆماری ئیسلامی ئێران. چەندین جار ئەوەمان بە بەرپرسانی هەرێم وتووە ئەگەر دۆستەکانمان ئەو بابەتیان بەجددی وەربگرتایە و کۆتاییان بە نیگەرانیەکانمان بهێنایە و چارەسەریان بکردایە هیچ هۆیەک نەدەما وا لە کۆماری ئیسلامی ئێران بکات هەڕەشەی سەربازی بکات. ئەوە داواکەی ئێمەیە لە هەرێم وەکو دۆست و دراوسێ و برایەک داوا لە هەرێم دەکەین بە تەواوی کۆتای بە نیگەرانی ئەمنیەکانی کۆماری ئیسلامی ئێران بهێنن. بەڕاشکاوانە پێتان دەڵێم خوا نەخواستە ئەگەر ئەم بابەتە جددی وەرنەگیرێت و کۆتایی بەو نیگەرانیە ئەمنیانەی کۆماری ئیسلامی ئێران نەهێندێت لە هەر شوێنێک بێت. قسەکەشم تایبەت نییە بە هەرێمی کوردستان چونکە هیچ دوژمنایەتێک لە نێوانماندا نییە. ئەگەر نیگەرانە ئەمنیەکانی کۆماری ئیسلامی ئێران چارەسەر نەکرێن ئەوە بە دڵنیاییەوە کۆماری ئیسلامی وەڵامی توند و بەهێزی دەبێت. لەبەر ئەوە پێویستە برایانی ئازیزمان لە هەرێمی کوردستان لەگەڵ بەرپرسانی کۆماری ئیسلامی ئێران دابنیشن و دانوستانیان لەگەڵ بکەن تا بزانن هۆی ترس و نیگەرانیەکان چییە و پاشان دەست بکەن بە چارەسەرکردن و نێشتنیە و نیگەرانیانە. ئەگەر ئەو کارەش بکرێت ئەوە شتێکی باشە چونکە ئێمە هەرگیز نامانێت پەیوەندیەکانی نێوان ئێمە و هەرێم ڕوبەڕووی هیچ کێشێک بێتەوە. هەرگیز ئەوەمان ناوێت هەروەها ناشمانەوێت ئەو ڕووداوەکار لە پەیوەندیەکانی نێوانمان بکات بە پەیوەندیە سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و کلتوری و پەیوەندیە دراوسێتیەکەشەوە. بۆیە داواکارم لە بەرپرسانی هەرێمی کوردستان و حکوومەتی مەرکەزیش لەم بابەتەدا جیاوازی لە نێوانیاندا ناکەین چونکە هەردووکیان بەرپرسن لەم پرسە. داوایان لێ دەکەم نیگەرانی ئەمنیەکانی کۆماری ئیسلامی ئێران بە جددی وەربگرن و چارەسەری بکەن چونکە نامانێت ئەو ڕووداوی موشک هاویشتن و ئەو جۆرە کاردانەوەی کۆماری ئیسلامی ئێران جارێکی تر دووبارە بێتەوە و بیبینینەوە. بەڵام بۆ چوونێک هەیە ئەو موشەکانە ئەسڵەن پەیوەندی بە هەڕەشەکردن نییە لە کۆماری ئیسلامی پەیوەندی بە دۆسەی غازەوە هەیە هەناردەکردنی غازی هەرێمی کوردستان بۆ دەرەوەی عێراق تەنانەت بۆ عێراقیش سوودی لێ ببینن. شتیوا لە ئارا هەیە بۆ چوونانە ڕاستن؟ ئەو بابەتە هەرگیز پەیوەندی بە گازەوە نییە.
ئێمە نیگەرانی ئەمنیمان هەیە و بۆم شیکردنەوە. بەڵام بابەتی نەوت و گاز و وزە پرسێکی ناوخۆی عێراقی و بەرپرسانی عێراق خۆیان بڕیاری لێوە دەدەن. هیچ پەیوەندیەک لە نێوان ئەو دوو بابەتەدا بوونی نییە. باشە با بچینە لای پەیوەندیە بازرگانیەکان. بەهۆی ئەم سنوورە دوور درێژەی نێوان کۆماری ئیسلامی و عێراق چەندەها دەواازەی سنووری هەیە. پەیوەندی بازرگانەکانتان لەگەڵ عێراق و هەرێمی کوردستان چۆنە لە ئێستاە؟ خۆشبەختانە سنووری نێوانمان فراوانە و ڕوبەری ئاڵوگۆڕی بازرگانی و دەواازە سنوورەکانی نێوانمان چالاکن، چ ناوچەی هەرێمی کوردستان یان ناوچەکانی تری حکوومەتی مرکزی. هەرێمی کوردستان پشکێکی زۆر گرنگی لە پەیوەندی ئابوووریەکانی نێوان کۆماری ئیسلامی ئێران و کۆماری عێراقدا هەیە. هەموو هەوڵێکیش دەدەین بۆ برەودان بەو پەیوەندیانە. کۆماری ئیسلامی ئێران زۆر حەز دەکا عێراق ببێتە دەواازەیەک بۆ ترانزیتی نێودەوڵەتی لە نێوان ئەوان و وڵاتانی خۆرئاوادا. ئەوە جگە لە چالاکی هەناردەکردن و هاوردەکردن. لەبەر ئەوە پێم وایە هەرێمی کوردستان توانای ئابووری گەورەی هەیە بۆ ئەنجامدانی کاری هاوبەش لە نێوان هەردوو وڵاتدا بە جۆرێک کە سوود لە ئەزموونەکان و تواناکانی کۆماری ئیسلامی ئێران وەربگرێت و بەرهێنانی گەورە لە نێوان ئێمە و هەرێمی کوردستان ئەنجام بدرێت لە هەموو بوارە جیاوازەکاندا بە بواری پیشەسازی و کشتتوکاڵیشەوە. کەواتە ئێمە پەیوەندیە ئابوووریەکانی نێوان عێراق و ئێران و هەروەها ئێران و هەرێمی کوردستانیشمان خستۆتە خشتەی کارەکانمانەوە. بابگەڕینەوە بۆ بەغدا لە ماوەی ڕابردووە بۆ ناوەندێک بۆ دانوستان و بێگەیاندنی هەم ڕاز و هەم تاران. ئێستا ئەو پەیوەندیە لە نێوان ئێوە و سعودیە بەچی گەیشتووە؟ دانوستان و گفتوگۆتان وەستاوە یاخود لە بەغدا هەر بەردەوامن؟ هەروەک ئاماژەتان پێدا کۆماری ئیسلامی ئێران چەند گەڕێک دانوستانی لەگەڵ شانشینی عەرەبی سعودی بە هاوکاری بەغدا ئەنجامدا، بەڵام ماوەیەکە وەستاوە. ئێمە پشتیوانی لە ڕۆڵی هەرێمی عێراق دەکەین و پێشوازیمان لێ کردووە. خۆشحاڵیش دەبین عێراق بتوانێت ڕۆڵێکی وا ناوازە و بەهێز لە ناوچەکەدا بجێڕێت و بۆچوونەکان لە یەکتری نزیک بکاتەوە. سیاسەتی کۆماری ئیسلامی ئێران کە چەندین جار ڕامانگەیاندووە بە جۆرێکە کە دەبێت کێشەکانی ناوچەکە هەر لە ناوچەکەدا چارەسەر بکرێن. ئێران هەمیشە دەستی دۆستایەتی بۆ وڵاتانی ناوچەکە درێژ کردووە لەسەر بنەمای بەرژەوەندی هاوبەش، بەڵام سەبارەت بە سعودیە ئێمە چەندین گەڕی دانوستانمان ئەنجام داوە و وەک ئێوەش ئاماژەتان پێدا عێراق ڕۆڵێکی ئەرێنی تێدا دەجێڕێت. عێراق جگەل لەو پێگە یاخود ئەو هاوسنووریە استراتیژی لەگەڵ کۆماری ئیسلامیا هەیە. پێتان وایە لە قۆناغی ئایندەیە دەبێتە ناوەندێک بۆ بەیەکگەیشتنتان لەگەڵ نایارەکان یاخود بەغدا دەبێتە ناوەندێک بۆ ڕوبەڕبوونەوەی زیاترتان لەگەڵ نایارەکانتان بۆ نمونە لەگەڵ خۆرئاوە؟ ئەوە بەندە بە توانەکانی عێراقەوە. ئێمە پێشوازیمان لەو هەوڵانە کردووە و پشتیوانی لە هەر هەوڵێک دەکەین کە عێراق دەیکات بۆ کەمکردنەوەی ئاڵۆزیەکانی نێوان ئێمە و ئەوانی تر بۆ نزیکردنەوەی پەیوەندیەکان و گۆڕینیان بۆ پەیوەندێکی بەهێز و پتە و چارەسەرکردنی کێشەکان. پێم وابێت بەهۆی پێگەی جیۆسیاسیەکەیەوە لە جیهانی عەرەبی ئیسلامیدا و ئەو پەیوەندیە بەهێزەی کە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانیشدا هەیەی ئەتوانێت لەو بوارەدا یارمەتیمان بدات و ڕۆڵێکی کارا بجێڕێت.
کۆماری ئیسلامی ئێرانیش هانی عێراقی داوە بۆ جێڕانی ئەو ڕۆڵە. ئێمە ڕێزێکی زۆرمان بۆ هەوڵ و کۆشەکانی عێراق هەیە لەو بوارەدا، بەڵام ڕادەی سەرکەوتنەکەی ڕەنگە لە دۆسیەکەەوە بۆ دۆسیەکی تر جیاواز بێت، بەڵام بە شێوەیەکی گشتی هەر هەوڵێکە عێراق لەو بوارەدا بیدات مایستایش و پێزانین و پشتیوانی ئێرانە. هر فعالیتی بکنه مورد احترام و حمایت ما خواهد بود. زۆر باش، با من دوا پرسیارت لێ بکەم وەک دیپلۆماتکارێکی کۆماری ئیسلامی ئێران، پێتان وایە لە دانوستانەکانتان دەبارەی بەرنامەی ئەتۆمی یاخودە و دانوستانانی کە هەتانە لەگەڵ وڵاتانی خۆرئاوا بەچی دەگەن؟ هیچ ئەنجامێک چاوەڕوان کراوە؟ ڕێکەوتنی ئەتۆمی لەسەر دەستی ئیدارەی ئۆبامادا دەستی پێکرد. بەداخەوە سەرۆک ترامپ پێشێلی کرد و لێی کشایەوە. ئەوەش تا ڕادەیەک ڕەوشەکەی ئاڵۆزتر کرد، بێمتمانەیەشی لای کۆماری ئیسلامی ئێران دروست کرد. دەبێت ئەمریکیەکان ڕێز لە داخوازیەکانی کۆماری ئیسلامی ئێران بگرن، چونکە ئەوە لە بەرژەوەندی خۆشیانە. بەڕای من ئاراستەی دانوستانەکان باش بوو، بەرەو پێشچوونێکی باشیشی تێدا بەدیکە، بەڵام چەند خاڵێکمانەوە کە جێگەی ناکۆچی بوون و دەبێت لە ڕێگەی دانوستانەوە چارە سەر بکرێن. پێم وابێت کاتی ئەوە هاتۆ کە دەبێت ئەمریکیەکان بڕیاری خۆیان بدەن، چونکە ئەوان خۆیان بوون لە ڕێکەوتنامەی ئەتۆمی چوونە دەرەوە و بێمتمانەیان لای کۆماری ئیسلامی ئێران دروست کرد. قبولکردنی داواکاریەکانی کۆماری ئیسلامی ئێرانیش تەنیا لە بەرژەوەندی ئێران نابێت، بەڵکو لە بەرژەوەندی ئەوروپا و ئەمریکاش دەبێت. ئەو قبولکردنە گرەی دانوستانەکان دەکاتەوە. بەڕای من سوودی نییە بەردەوام دووبارەی بکەنەوە بڵێن تۆپەکە لە یاریگای خۆتاندایە یاخود کۆماری ئیسلامی ئێران تۆمەتبار بکەن. هەمووان چ ڕایگشتی یان کەسایەتی سیاسی و کۆمەڵایەتیەکان یان وڵاتانی بەشداربوو لە دانوستانەکاندا باش دەزانن کە داواکاریەکانی کۆماری ئیسلامی داواکاری لۆژیکین و بناغیان دەگەڕێتەوە بۆ خودی ڕێککەوتنامەکە. لەبەر ئەوە لەو باوەڕەدام کە دەبێت ئەمریکیەکان سەبارەت بە هەندێک بابەت پاشەکشێ بکەن و داواکاریەکان و پێشنیارەکانی کۆماری ئیسلامی ئێران قبول بکەن بۆ ئەوەی دانوستانەکان بگاتە ئەنجامێکی یەکلاکەرەوە و کۆتایی. زۆر سپاس بەڕێز ئیرەج مەسجدی، باڵێزی کۆماری ئیسلامی ئێران لە عێراق. سپاس بۆ کاتت ماندوومان کردی لەم ڕەمەزانەدا. ببوورە منیش سپاسی بەڕێستان و هەموو بینەرە بەڕێزەکان دەکەم. سڵاومان بۆ خەڵکی کوردستانی ئازیز هەیە و پێیان دەڵێم دڵنیا بن کە ئێران هەموو کاتێک دۆستی ڕاستەقینەی ئێوە دەبێت و هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم. سپاس بۆ ئێوەش بینەرانی کورسان نیوز کە تام کاتە لەگەڵمان نابوون. تا دیدارێکی تر بەخواتان ئەسپێرم.